لە چەند ڕۆژی ڕابردوو دەیان رووسی و ئۆکرانی لەبەری مەکسیکی سنوور لەگەڵ ئەمریکا چادرگەیان هەڵداوە. هەردوولان هیواخوازن کە لە ئەمریکا وەکو پەناهێندە وەربگیرن. ئۆکرانەکان زیاتر ڕێگەیان پێدەدرێت داواکانیان پێشکەش بکەن بەپێی داواکاریەکانی گومرگ و پاراستنی ئەمریکا کە لە 11 مانگی سێدا و لە مادەی 42دا لێبوردنی تێدایە. ئەوەش بڕیارێکە لە پێناو سەلامەتی گشتی کە سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپ پشتی پێبەستووە و وا دەکا کا قورستر خەڵک بتوان بێن ناو ئەمریکاوە. ترامپ ئاماژەی بەوە کردووە لەبەر مەترسی ڤایرۆسەکە ئەوەی کردووە، بەڵام ڕەخنەگران باس لەوە ئەکەن کە ئەمانجی ئەوە بووە ڕێگری بکات لە داواکەرانی بەلێشای مافی پەناهێندە لە ئەمریکای لاتین و هایتیەوە. ئەو یاسایانە لە سەردەمی سەرۆک جۆ بایدنیشدا دەگیرێتە بەر. هەندێک ئۆکرانی وەرگیراون وەک ئەم خێزانە کە لێبوردنیان بۆ دەرچووە. لەگەڵ ئەوەشدا لە یادداشتەکەدا باسی ڕووسەکانی نەکردووە سەر ڕای ئەوەی هەردوو گروپەکە لە سنوور دژایەتی خۆیان بۆ داگیرکانی ئۆکرانیا لەلایەن سەرۆکی رووسیا ڤلادیمیر پۆتینەوە دەربڕیوە. بەڕێوەبەری چێشتخانەیەکی رووسی کە ناوی مارکە نەویست ناوی دووهەمی ئاشکرا بکرێت، دەڵێت کارەکەی وڵاتەکەی لەبەر شەڕ بەجێهێشتووە. ئەوان دەڵێن هەوڵ دەدەن کە ئۆکرانیا و خەڵکەکەی باشتر بژین. بڕوا بەو قسانەیان ناکەم، بردومان و ڕوخاندنی شوێنەکان، بڕوا بە هیچ قسەیەکی تەلەڤیزۆنی رووسیا ناکەم. رووسیە کە خەڵکی سان پێترسبۆرگە لەگەڵ هاوسەر و دوو منداڵەکەی لێرن ناتوانێت بڕوا بەوە بکات کە چی ڕوودەدات. جەنگ کوشتنی بە کۆمەڵی خەڵکە. ئۆکرانیەکان بەرگری لە سەروەری خۆیان دەکەن، بەڵام هەر چۆنێک بیت خەڵکی سیڤیلی بێتاوان لەم سەدەی 21دا دەکوژیان نەدەبوو لەم سەردەمەدا ئەوە ڕوو بدات. دەبوو لە سەدەی 21دا کاری باشتریان بۆ خەڵک کردایە. بەرپرسێک لە تیوانە داوا لە کۆچبەرە ڕووسەکانە کات بەر دەواازە سنووریەکە چۆڵ بکەن لە کاتێکدا بەرپرسە ئەمریکیەکان لە دۆسیەکانیان دەڕوانن. سەرۆکی شارەوانی تیواناش ڕۆژی شەمە ڕایگەیاندووە کە کۆچبەرەکان ڕەزامەند بوون ئەوێت چۆ بکەن و بیان گوێزنەوە بۆ هوتێلێک. جەنگ باری دەرونی رووسی و ئۆکرانیەکانی تێکداوە. ئەندازیارێکی کۆمپیوتەر کە ئۆکرانیە دەپرسێت تا چەند سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین درێژە بەم شەڕە دەدا و تاکوێش دەڕوات. من نیگەرانم نەک تەنها بەهۆی چەکی ئەتۆمی رووسیاوە، بەڵکو بەهۆی وێزگەی ئەتۆمی ئۆکرانیاشەوە کە کەوتۆتە دەستیان. لە ماوەی ڕابردوو رووسەکان دەستیان کرد بەسەر وێزگەی ئەتۆمی ئۆکرانیا کە گەورەترین وێزگەی ئەتۆمیە لە ئەوروپا. زۆربەی ئەو رووسانەی کە هیواخوازن لە سنوورەکە بپەڕنەوە کە ماوەیەکی زۆرە بۆ گەشت و گوزار هاتوونتە مەکسیک و زۆربەی گەشتەکانی فڕۆکە لە نێوان مەکسیک بەرەو رووسیا و ئەوروپا ڕاگیراوە. ئەنتۆنیۆ کە مامۆستایەکی زانکۆیە لە رووسیا دەڵێت چارەنووسێکی ناڕۆشن چاوەڕوانی خۆی و هاوسەرەکەی و ئەو کەسانەی تریژەکات کە ئەگەر بگەڕێنەوە بۆ وڵاتەکەیان. پێدەچێت ئێمە نزیک بووبینەوە هاوشێوەی تاوانبارە سیاسیەکان لە رووسیا. لە کۆتاییشدا ئەو کەوتۆتە سەر ئەو ماوەی کە ڕژێمەکەی پوتن لەسەر دەسەڵات دەمێنێتەوە. هەڵاتن لە شەڕێکی بێکۆتایی یان لە وڵاتێکدا کە دڵفراوانی بەرامبەر ئۆپۆزیۆن نەماوە لە هەردوو لاوە بە هیوای وەرگرتنی مافی پەنابەرین. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی مایک سولیڤانە، VOA نیوز.